ماوەی 20 ساڵە کرێنشینە و زیاتر لە 9 ساڵیشە ئەندامی کۆمەڵەی داکۆچی لە مافی کرێنشینانی کوردستانە. عومەر ئەمین کە دانیشتووی یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانیە و خێزاندارە و 10 منداڵی هەیە و کرێنشینە و هاتووە تا کۆمەڵەی کرێنشینان بۆ ئەوەی زانیاری لەسەر شێوازی پڕکردنەوەی فۆرمەکە وەربگرێت. هەروەها خوازیاری ئەوەشە لە داهاتوودا بەپێی خاڵبەندی یەکەکان دابەش بکرێت. 20 ساڵ کرێچیم لە 2013 من نام تۆمار کردووە، فۆرمم پڕ کردوێتەوە بۆ خانوو. بەس ئێستا من لەماوە وتیان ئەو ناوە ئەو فۆرمە پڕتان کردوێتەوە ئەوە ناخوا، ئێستا بۆ ئۆنلاین. یا ئۆنلاین بڕۆ هەموو هەرچی خەڵک هەیە ئەوەیش خانووی هەیە و ئەرزی هەیە و دوکان هەیە و سیارە هەیە و ڤێلا هەیە، هەمووی خۆی وەکو من نووسیوە. من تا سوودمەند نەبووم، هیچ ئێستا کرێچیم. خاوەن هەر دەسەر خێزانم ئەوە تا هاتوین بۆ پڕکردنەوەی فۆرم و هەروەها ئەوە چەندەها ساڵە یعنی بە بیانووی جاجا و هەرجارە و لە بینایەک یعنی ئەلاساس لە خەمی خەڵکان و فۆرمیان بۆ پڕەکەنەوە و شتیان بەسەرادا بەشەکەن. بەس ئەوەنە ئەهەبووم لەگەڵ دایکمە ئەهاتم بۆ پڕکردنەوەی فۆرم و ئێستا گەورە بوومەوە خوازان چەند ساڵتە چاوەڕێکین. سکرتێری گشتی کۆمەڵەی داکۆچیکردن لە مافی کرێنشینانیش دەڵێت چەندین سەرنجیان هەیە لەسەر ئەو فۆرمەی کە بۆ کرێنشینان بڵاو کراوەتەوە، بۆیە خوازیاری ئەوەیە لە خۆناغی دووەمدا وردەکاری زیاتر بخرێتە ڕوو بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە گشت خێزانێکی کرێنشین سوودمەند بێت. هەرچەند ئێمە فۆرمە بە نەختێکی زۆرمان لەسەریە بوو چکە هەموو هاوڵاتیەک ئەتوانێت فۆرمە پڕکاتەوە تا لە خێزانێکە چەند کەس بن ئەتوانە پڕکاتە بە مەرتەزەخۆمێکی گەورە لەسەر ئەو پرۆژەی دروستەکەوای لە ئێگا کە حکوومەت هێرەمی کوردستان خۆشیان نەزانن کێ سوودمەند بۆ کێشتی بەناوەیە بیا بەکێ لە بۆی ڕێژێکی زۆری تیا دروست کرد. وەزارەتی شارەوانی لە هیچ شارێکی هەرێمی کوردستانە هیچ بڕەزەویەک هیچ دۆنمەزەوێکی دیاری نەکرد بۆم پرۆژەیە. وەزارەتی مالیە هیچ بڕەپارێکی تەشخیص نەکرد بۆم پرۆژەیە و بەرێنەکان تا ئیسە کەسیان تا ئەم دەقەی ئامادەیان دەرنەبرێت کە بۆ سعری حکوومەت داوای کردو بە قسەی درێژخان دروستیکەن بۆیە بەرچاوڕوونیەک نییە. نزیکەی هەفتەیەکە حکوومەت هێرەمی کوردستان فۆرمی 20,000 یەکەی نیشتەجێبوونی کرێنشینانی بڵاو کردوێتەوە بە قیستی مانگانەی درێژخایەن کە لە داهاتوودا دیاری دەکرێت. بە پێی نوێترین ئاماری حکوومەت هێرێمیش تا ڕۆژی سێشەممە 21 حوزەیران 51,179 کەس ئەو فۆرمەیان پڕ کردوێتەوە. هاوکات لە هەرێمی کوردستانیش زیاتر لە 200,000 کرێنشین هەیە و لەو ڕێژەیەش نزیکەی 35,000یان لە سنووری پارێزگای سلەیمانیە کە ناوی خۆیان لە کۆمەڵەی داکۆکیکردن لە مافی کرێنشینان تۆمار کردووە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.